ئەفدەمێتە باش کوێستان خان خوێندنەوەت چیا بۆ ڕەوشی ئێستا؟ ژیانە باش، زۆر سوپاس. دیارە هەمومان نەزانین کە ڕەوشی ئێستایی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر خراپ و قەیراناویایە، سەرباری ئەوەی کە هەرێم ئێستا سەرۆکی نییە و پەرلەمان پەک خراوە، شتێکیش نەماوە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە، واتە سێ دەسەڵاتەکەی هەرێمی کوردستان پەکیان کەوتووە و ئیشوکاری هاوڵاتیان ناڕوا بەڕێوە، جگە لە قەیرانی دارایی کە هەموو ماڵێک و هەموو خێزانێکی تەنیوە. ئەوە بۆ 3 مانگ هەنێک لە فەرمانبەران و موچەخۆران موچیان وەرنەگرتووە و ژمارەیەکیشیان بۆ 4 مانگە چێت، 4 موچیان وەرنەگرتووە، جگە لە وەستانی بازار، نەبوونی پرۆژەی خزمەتگوزاری و خراپی کارەبا و خراپی ئاو و بڵاوبوونەوەی کۆلێرا لە پارێزگای هەولێر و دهۆک، ئەمانە هەمووی کۆمەڵی قەیرانن کە تووشی هاوڵاتیان بوون و هاوڵاتیان گیرۆدەی ئەم قەیرانە خراپانن کە دروست کراون لە پێناو کورسیەکە کە چەند مانگێکە هەرێم هەمومان سەرقاڵی ئەم کێشەیە کراوین. بەڵێ، ئەم بڕیاری سەرۆکی حکوومەت دەربارەی پڕکردنەوەی پووسەکانی گوڕان چۆن هەڵسانگینی؟ بەڵێ، دیارە بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 92 و هەموارکراوەکانی لە کاتێکە کە وەزیرێک خۆی بەخواستی خۆی ئیجازە ئەکات یان نەخۆشە یا لە دەرەوەی هەرێمە، ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەتوانێت یەکێک لە وەزیرەکانی کابینەکەی بە وەکالەت لەجێ ئەو وەزیرە دابنێت. بەڵام لە ئێستاە ئەو 4 وەزیرە بە ڕێزەی بزوتنەوەی گۆڕان هیچیان مۆڵەتیان وەرنەگرتووە و کەسیان نەخۆش نین و هەر 4یشیان لە هەرێمی کوردستانن ئێستا، و ئەوەی کە ئەنجومەنی وەزیران کردوێتی جێ ئەمانەی پڕکردێتەوە بە هەنێک کەس کە وەزیر نین، واتە لە دوو ڕۆ نایاساییە. یەکەم کە ئەو وەزیرانە ناکرێت شوێنەکانیان هەر پڕ بکرێتەوە بە وەکالەت کەسیان بۆ دابنرێت، چونکە ئەو مەرجانەیان تیانە کە ئەبێت بە وەکالەت شوێنەکانیان بکرێتەوە. نایاسایی دووەم ئەوەیە کە هەنێک لەو شوێنانە بە کەسێ پڕکراوەتەوە کە وەزیری ئەم کابینەیە نییە. بۆیە بەداخەوە لە هەرێمێکە کە سەرۆکی بەناو حکوومەتێک کە من پێم وایە حکوومەت هەر بوونی نییە ئێستا یاساکانی خۆی نەزانێت و نەزانێت یاساکانی خۆی جێبەجێ بکات، ئەبێ خەڵک و هاوڵاتیان چی چاوەڕوان لەم حکوومەتە و لەم دەسەڵاتانەی هەرێمی کوردستان بکەن. بەڵێ، کەواتە ئەم بریارێکی یاسایی نییە، کەواتە بە پێکام یاسا ئەم پڕکردنەوە ئەنجام داوە؟ بە پێی یاسای بنەماڵەکەی خۆی دیارە هەر لە ئەساسە کاتێک کە سەرۆکی حکوومەت 4 وەزیر بانگەکا بۆ ماڵەکەی پیانەڵێ ئێوە 4 وەزیری باش و سەرکەوتون و ئێمە هیچ کێشەمان نیە لەگەڵ ئێوە، بەڵام بەداخەوە مەکتەبی سیاسی حیزبەکەم بڕیاری یاوە کە ئێوە بڕۆنەوە ماڵەوە. لە کاتێکا کە من وەک سەرۆکی ئەم حکوومەتە ئەزانم ئەمە نە یاساییە نە ئیداریە، بەڵام بەداخەوە ئێوە لەم ڕۆوە بڕۆنەوە ماڵەوە. کەسێک کە سەرۆکی حکوومەتێک بێت خۆی قەناعەتی وابێ ئەوەی کە کردوێتی نە یاساییە نە ئیداریە، کەواتە بە پێی یاسایەک کە بوونی نییە و لە هەرێمی کوردستان ئەزانین کە زۆر دەمێکە نە یاسا هەیە یاسا جێبەجێکرێ، یاسا هەر بەسەر خەڵکی بێدەسەڵات و فەقیر و هەژارەکانە جێبەجێکرێ، ئەگەر نا ئەوەی کە کراوە ناردنەوەی ئەو بەڕێزانە بۆ ماڵەوە نەپڕکردنەوەی شوێنەکانیان یاسایی نییە. ئەمە یاسایە کە بنەماڵەکەی کاگنێچیر دایڕشتووە بۆ ئەم هەرێمە و بۆ خەڵکەکەی. کەواتە کاردانەوەی گۆڕان چیا بێ؟ بەڵێ، ئێمە لە ئێستاە وەزیرەکانمان هاتوونەتەوە و ئێمە ئەوەی کە جواتی نیشتیمانی ئێمە بڕیاری لەسەرراوە ئەوەیە کە ناچینە هیچ گفتوگۆیەکەوە هەتاکو ئەو کاتەی بارودۆخەکان ئەچێتەوە پێش 12ی دا، واتە هەتا ئەو کاتەی کە سەرۆکی پەرلەمان ئەچێتەوە پەرلەمان و پەرلەمان کۆبوونەوەی خۆی ئەنجام ئەیات و وەزیرەکان ئەچنەوە شوێنەکانی خۆیان، هەتا ئەو کاتە داخلی هیچ گفتوگۆ و هیچ دانوستانێک نابین. هەر کاتێک ئەو دوو مەسەلەیە جێبەجێ بوو
و بارودۆخەکان چوونەوە کاتی دوانزەی دوای پێش دوانزەیدا ئەو کاتە دیارە قسەیەکی کەمانە بێت و هەڵوێستی ترمانە بێت. ئەو لە دوایەوە قسەخانی چیە بێ؟ ئەو کاتە ئێمە قسەمانە بێ لەسەر هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم، قسەمانە بێت لەسەر دانانی سەرۆکی هەرێم، قسەمانە بێت لەسەر ئەو پێشێلیانی کە کراوە بەرامبەر حکوومەت و سەرۆکی پەرلەمان و قسەی جدیمانە بێت لەسەر شاردنەوەی داهاتەکانی نەوت و قسەمانە بێت لەسەر قەیرانەکان و هەڵوێستمانە بێت لەسەر ئەوەی کە بەڕاستی تا ئێستا فەرمانبەران و موچەخۆران موچەی مانگی حوتیان وەرنەگرتووە هەنێکیان. بەڵێ کەواتە هیچ هێوایەک بۆ گۆڕانماوە بەشداری حکوومەت بکە؟ هەتا نەچینەوە دۆخی پێش دوانزەیدا نەخێر. کەواتە ئێستا هیچ هێوا نەماوە. هەتا نەچینەوە پێش دوانزەیدا و بارودۆخەکان وەکو خۆی لێ نەیەتەوە نەخێر. ئەی بەدیل چیە؟ بەدیل لای ئێمە نییە، ئێمە نین کە ئەو بڕیارەمان ناوە کە بە وەکو بەڕێز کاگنێچیر وتوێتی ئەوەی ئێمە ئیکەی نەیاساییە و نەئیداریە، ئەوەی ئەو بڕیارە نایاسایی و نائیداری یاوە ئەبێ ئەو بڕیار بات کە چۆن ئەم کێشانە چارەسەرەکات و چۆن لەم قەیرانە دەرەچێت. من پێم وایە ئێستا ئەوەی لە قەیرانایە پارتی دموکراتی کوردستانە ئەوە کە لە قەیرانێکی یاسایی قوڵایە کە کارێکی کردووە کە بۆ ڕاستکردنەوەکەی ئەبێ باجی گەورە بات. بەڵێ کەواتە ئەگەر سەرۆکی حکوومەت و پارتی سوور بێ لەسەر ئەم بریارە چێ هەنگاوەکتان هەیە؟ دیارە ئەوە ئەبێت جواتی نیشتیمانی کۆ بێتەوە. من ئەندامی جواتی نیشتیمانی نیم، جواتی نیشتیمانی کۆ بێتەوە و ئەوان بڕیارەیەن. کەواتە ئەوان بڕیاریان بڕیاری وەکو پەرلەمانتارێکی پێشووی پەرلەمانی کوردستان ڕای تو چییە؟ من ڕێی شخصی خۆم ئەوەیە کە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەو سێلایانەی کە هاوپەیمانێتییان هەیە لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و لەسەر قەیرانەکانی هەرێم دانوستان بکات و پەرە بە پەیوەندیەکانیان بن، چونکە ئەم چوارلایەنە کۆکن لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێم، کۆکن لەسەر بوونی کێشە و بوونی قەیران لە هەرێمە، پەرە بەو پەیوەندیانە بات و دوجار من پێم وایە ئەمە وەک ڕێی خۆم وەک ڕێی کوێستان ئەوەیە کە جارێکی کە ئۆپۆزیسیۆن بوون هەڵبژێرێتەوە. کەواتە هەلویستی سێلایەن ئێستا چیە لە ئێستاوە؟ بەڵێ ئاگاداری ئەم وەزعانە، ئاگاداری دابشکردنی ئەم پوستان چی گوت و بێژێک هەیە لە بینی گۆڕان و ئەم سێلایەنە؟ بەڵێ دیارە بە بەردەوامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەو چوارلایەنە پێکەوە و توێژیان هەیە و یەکتری ئەبینن و سەردانی یەکتر ئەکەن. دیارە ئەو سێلایەنەش بە تەنها بەیاننامەیان دەرکرد و بزوتنەوەی گۆڕان ئەوەی ڕوون کردەوە کە بەیاننامەکە بەیاننامەیەکی باشە و لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکە و بە بەردەوامیش هەر دوێنێ و پێرێ مەکتەبی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی سەردانی ژووری پەیوەندیەکانی ئێمەیان کردووە لە هەولێر و بە بەردەوامیش چ سەرکردایەتی مەکتەبی سیاسیە گرت و چ هینی کۆمەڵ پەیوەندیان لەگەڵ برادەرانی ڕێخەری ژوورەکانی ئێمە و جواتی نیشتیمانی ئێمە هەیە. بەڵێ کۆسەخان هەڵویستت چیە لەسەر یەکەتی نیشتیمانی کوردستانی، هەڵویستی یەکەتی نیشتیمانی کوردستانی کە ئێستا پستی جێگەری سەرۆکی حکوومەت بەدەست یەکەتیە، ئایا هەڵسانگاندنت بۆ هەڵویستی یەکەتی لە ئێستاوە چیە؟ بەڵێ وەک هەڵوێستی من جارێ یەکێتی نیشتیمانی لە ئێستاە هەڵوێستەکانیان هەڵوێستێکی باش بووە لەوەی کە کۆبوونەوەیان لەگەڵ دوولایەنەکەی کە کردووە و بەیاننامەیان دەرکردووە و جگە لەوەی کە هەروەک ئاماژەم بۆ کرد دوێنێ و پێرێ سەردانی ژووری پەیوەندیەکانی ئێمەیان کردووە لە هەولێر بە بەردەوامی پەیوەندیان هەیە لەگەڵ برادەرانی جواتی نیشتیمانی و هەروەها ئەو بەڕێزانە تا ئێستا سوورن لەسەر ئەوەی کە ئەوان پەشیمان نەبوونەتەوە لە پرۆژەکەی خۆیان و سوورن لەسەر جێبەجێکردنی ئەو پرۆژەی کە هەر چوارلایەنەکە پێشکەشیان کرده بوو بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم
و هەمان هەڵوێستیان هەیە لەگەڵ لایەنەکانە لەسەر قەیرانەکان و لەسەر مەسەلەی داهاتی نەوت و لەسەر شەفافیەتی نەوت ئەوانە دیارە هەموو کاری ئیجابین کە لە ئێستاە یەکێتیش و یەکگرتوش و کۆمەڵیش و گۆڕانیش هەمویان هاوڕان لەسەری. بەڵێ کوێستان خان با بچوونی تو هیچ هێوایەک ماوە بۆ ئاسایکردنی ڕەوشی سیاسی یاسایی هەرێمی کوردستان؟ هیچ شتێک مەحاڵ نییە بە دڵنیاییەوە بۆ دەربازبوون لەم قەیرانە بۆ سەروەربوونەوەی یاسا بۆی ئەم دەسەڵاتانە جارێکی کاری خۆیان بکەن پێویستە جارێ لە ئێستایە بگەڕێینەوە بۆ 12دا و ئەم پێنج لایەنە پێکەوە دابنیشن بۆ کۆمەڵێشت یەکەم بۆ چارەسەرکردنی قەیرانی سەرۆکی هەرێم کە ئێستا هەرێم سەرۆکی نییە بۆ چارەسەرکردنی ئەو کارە نایاساییانەی کە حکوومەت لە ڕابردووە ئەنجامیاوە و هەروەها بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان و بۆ ئاشکراکردنی داهاتی نەوت و هەموو داهاتەکانی کە بۆ پەرلەمان و بۆ کۆمەڵانی خەڵک من پێم وانی ئەمانە شتی مەحاڵ بن کرێن هەموو ئەمانە جێبەجێ بکرێن بەڵام پێویستی بەوە هەیە کە هیچ حیزبێکی سیاسی پەیوانە بێ کە ئەو لەبەرەوەی چەند کورسیەکی لە حیزبەکانی کە زیاترە ئیتر ئەبێ ئەو هەموو قەرارەکان لای ئەو بێت هەموو بڕیارەکان ئەوان بیەن و ئەبێ حیزبەکان لەو خۆ بەزلزانی و تەعنوتەی کە ئێستا هەیانە دابەزن لە پێناوی چارەسەرکردنی کێشەکان بۆ کۆتاییهێنان بە قەیرانەکان بۆ ئاشتەوایی نیشتیمانی پێویستمان بەوەی ئەم پێنج لایەنە دوای ئەوەی دۆخەکان چۆوە باری پێش 12دا دانیشتن بکەن و ئەم کێشانە چارەسەر بکەن و یەکلایی بکەنەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ